سڵاو من ئامان نەزمەدینم لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵتاندا. باسی ڕۆژ ئەمڕۆمان لە دوو تەوەر پێک هاتووە لە تەوەری یەکەم قسە لەسەر گۆڕانکاریەکانی تورکیا و کاریگەری لەسەر ناوچەکە ئەکەین. لە تەوەری دووەمیشدا باس لە کاردانەوەی سەردانەکەی شاندیا و بەشی زوتنەوەی گۆڕان و یەکێتی دەکەین بۆ بەغدا. لە تەوەری یەکەمی بەرنامەکەەوە دەست پێیەکی. لە ماوەکانی ڕابردوودا تورکیا تووشی جۆرێک لە دابڕان هاتبوو لەگەڵ ژمارەیەک لە وڵاتانی دیار و خاوەن بڕیاری ناوچەکە. بەڵام لە ماوەیەکی کووردا تورکیا هەوڵەکانی بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی وڵاتەکەی لەگەڵ ئەو وڵاتانە چڕ کردووەتەوە. ئەم گۆڕانکاریە خێرا و بەپەلەی تورکیا کە هەندێک بە تەنازولکردن ناوی دەبن بۆچی و لە پای چی؟ دەبێت چی لە پشت ئەم کردارەوە بێت؟ ئایا پێشبینیەکرێت تورکیا بە هەمان سیاست هەوڵی ئاساییکردنەوەی بارودۆخی نێوخۆی بدات و لە بەرامبەر کوردەکانیش هەمان ڕێچکە بگرێتە بەر؟ تورکیا کە جاران بە هاوکاری داعش ناودەبرا بۆچی ئێستا کەوتوتە بەر هێرشی تیرۆریستی و کاربەدەستانی ئەم وڵاتەش داعش بە ئەنجامدەری ئەو کردەوانە تۆمەتبارەکەن کە بەم دواییانە ڕوویدا. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە سلێمانیەوە بەڕێز لوقمان حەکیم مامۆستای زانکۆی گەشە پێدانی مرۆیی لەگەڵمانە بێت پسپۆر لە پەیوەندی نێودەوڵاتیەکان، هەروەها لە دهۆکەوە دکتۆر بەیاردۆسکی مامۆستای پەیوەندی نێودەوڵاتیەکان لە زانکۆی ئەمریکی کوردستان دهۆک لەگەڵمان دەبێت. ئەم کاتتان باش هەردوو بەڕێزان. دکتۆر بەیار لەیەوە دەست پێەکەین، یعنی ئەو گۆڕانکاریە خێرایانەی کە بەم دواییە لە پەیوەندیە نێودەوڵەتیەکانی تورکیادا هاتوۆتە ئاراوە، بەڕای ئێوە هۆکارەکەی چییە؟ یان بە کوردی بڵێن چی لە پشتەوەیە؟ سەردەمێک بود سیاسە خارجیە تورکیدا تەواو بوو. سەردەمی داود ئۆغلو، سەردەمی داود ئۆغلو کەسێک بوو طبعاً هات پروژەی پێ بوو، پروژە بوو ناو خۆی تورکیا پێ بوو، پروژەیەکی دەرەوەی تورکیاژی پێ بوو. ئەو سەردەمە بە دوایی هات. ئەو سەردەمە بە شکستنێک و فەشەلێکی تام هات لەسەر ئاستی سیاسەتی دەرەوەی تورکیا، بەلکو تورکیا تقریباً لەسەر ئاستی هەرێمی، سەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دیسا سەر ئاستی نێودەوڵەتی دەوڵەتێک بوو پەیوەندیوی دوێلی بوونە سفر. تەنها قەتار و کوردستان و سعودیە ژێب دەرکەون پەیوەندی تورکیا تقریبا بوونە سفر. یعنی سیاسەتێک بوو، پرۆژەیەک بوو شکستنێک و گەلە مازم بخۆ دیت. ئەوی پرۆژەی تورکیا وەکی دەوڵەتێکی لێ کرد مارجینالاایز بوو و مابتنێ هەر منتەقێ بخۆ بخۆدا. ئەو کار شکستنە سیاسەتە دەرەوە کارتێکردن سەر سیاسەتە ناوخۆیە تورکیاژی بوو. ئەوژی دیسا پروژه ناوخۆیە تورکیاژی ئەو تەحالوفا ئاق پارتی ئینە سەر حکمی تەحالوفا ئاق پارتی گەل لیبرالیەت گەل کوردات گەل جەماعەت فتحوڵڵا گولان ئەوژی دو ماهی کاتەوە و سەر ئاستی ناوخۆی تورکیاژی دینامیکە سیاسە ناوخۆی ئیتر بۆ عسکەر و فاشیست و ڕەجەب تایب ئەردوغان شخصی ڕەجەب تایب ئەردوغان کە پروژە ئاق پارتی ناو تورکیادا بۆ ئەردوغان وش دەرەوەی تورکیاژدا پرۆژەیەکی شکست خوارد بۆ وەکی مگوتی بەرینی کە تورکیا هێلابتنێ تورکیا دەوڵەتێک بوو هەوڵدا 2011 ینی بوو تا نکات تا بیناڵی یوردرم دەوڵەتێک بتنێت شکلێکی پشێوازێکی سەربەخۆیانە ئەکشنی بکات. طبعاً ئەوژی تشتێک بود ئیمکانات تورکیادا نەبوو، نەتیجەوەی ئەوە بوو کو تورکیاوەکی من گوتی بشکلێکی تام هاتە دەرەخستن ناو هەمی معادلێت هەرێمی و ڕۆژهەڵاتە ناوین و سەر ئاستێنی و دەوڵەتیژیدا. بەڵێ ینی وتێ باسی لەوە کرد کە داود ئۆغلۆ کورتی تاپان بەڵێ داود ئۆغلۆ کەسێک بوو نەیتوانی سەرکەوتوو بێت. داود ئۆغلۆ ینی تەمسیلی سیاسەتی حکوومەتەکەی کرد یان خۆی کەسێکی سەرکەوتوو نەبوو؟ نەنا داود ئۆغلۆ کەسێکی سەرکەوتوو بوو، بڵعکس کەسێک بوو زۆرترین تەسیر سیاسەت تورکیا دەکرد، کەسێکی بیرمەند بوو و کەسێکی gelek jîr û zîrek bû bes Tirkiya xwe dewleteke ew îmkaniyatder nebûn ku bê Tirkiya ekşinê biketin. Tirkiya her derbasî NATOyê bû salê pêncî ta 2011 daîmen gel Emerîka ekşina kirî. 2011 hêve Tirkiya hewl da şêwazekî serbexweyane ekşinê biketin û siyasetî biketin. Ew jî îmkanatê Tirkiyada nebûn. Nuqtek jî Davut Oğlu xwe jî
نشین بێژین کەسێکی سەرکەوت نەبوو بەس کەسێک بوو پتر ڕۆمانسیەت رومانتیک یا زال بو سر نظریات ویدا او پروژه‌وی نیو اتومان بو اتمانیا تازه بو چت بجنه شکست اینا نقط یا دیجیاش همیان مهمتر او بو رجب طیب اردوغان کبرک بو همی حوال و همی تارگت و همی امکانات حزب و دولت کرنه تارگت خود شخصی دا اوجی گهورینا سیستمی نا ترکیه داشت سیستمی که کلاسیکی آنجی سیستمی که پارلمانی بو سیستمی که سروکایتی یعنی داود اغلب خوب خوشی کسی که میان رو بو بالعکس و کسی بو تایبت خودان سیاست اویدی بو کرانوی آنجی وکرنه سر کشا کردی بو سر علوی بو سر دولت سیاست خارجی دا بو بس که من گویی اوان همیچ تا راستی چند فاکتور که بون گونه هلن داود اغلب خوشی بس فاکتور هر اساسی رجب طیب اردوغان بو و تصرفات وید فردی اوید ویدو ماهی که گو تحمله کسک بو حول دا مدرد بتن یعنی هم حز و خواستت اردوغانی جی و هم حاجات ترکیه جی که دولت اگه گلک مازن بالانسی بخته بس داود رجب طیب اردوغان کسک بو تقابل هندی جی نکره و در خستو بلکو شوازه که تقریبا شوازه که ایهانه جهاد در خستنش پروسا سیاسی همیه زور باشه مامۆستا لوقمانیە مەلای بەڕێستان ینی وەکو ئەیبینین ماوەیەکی زۆر کورد بوو ینی کوتوپڕیش بوو بابەتی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان رووسیا تورکیا و ئیسرائیل تورکیا وەکو بڵێیت ینی بە جۆرێ لە جۆرەکان تەوقیتێ هەبوو یان شتێک هەبوو کە ئەمەی وا لێ کرد لەم ماوە کورتا ئەم بابەتە بێتە ئاراوە ئێوە پێتان وایە ئەم ڕووداوانە هەروە کارێکی ئاسایی بێ و شتێک لە پشت پەردەوە نەبێت لە دوای ئەم بابەتەوە نەخێر بێگومان ئەمە بۆ خۆی من پێم وایە دەرهاویشتەی و یاخود ئیفرازاتی بەهاری عەرەبیەکە کاتێ دەگاتە ناوچەکە لە بیرمان نەچێ کاتێ بەهاری عەرەبی سەر هەڵدەدات لەوێەوە گۆڕانکاریەکی جەزری لە سیاسی خارجی تورکیادا ڕوودەدات مامۆستا ئیشارەی بە داود ئەحمەدۆغڵوودا داود ئەحمەدۆغڵوو لە کاتێکە لە ساڵی 2002 بەگەیشتنی دەسەڵاتی پارتی عەدالە و تەنمیە بە دەسەڵات بۆ خۆی ڕاوێژکاری ئۆردوگان بوو لەو سەردەمەدا و یەکێک لە منەزڕینی سیاسی خارجیدا دەنرێت و خاوەنی بیردۆزەی 0 بۆ سیاسی خارجی تورکی بەڵام لە نەتیجەی سیاسە هەڵەکانی ئۆردوگان و چی لە ناو خۆدا ئەوانەی زۆر نزیکن لە ئۆردوگانەوە کەوتە ئەوەی کە دژایەتیان بکە بۆ نمونە عەبدوڵڵا گولی کێک بوو لە کەسایەتیە نزیکە بە هێزەکانی ئۆردوگان کوا لەکوێ ئێستاکە و گولێنەکان لە سەرەتادا ئۆردوگان زۆر سوودی لێوەگرە و حیزبە زۆر سوودی لێوەگر بۆ هاوکێشەی ناوخۆی سیاسی تورکیا و لەوێەوە ئێستاکە گولێن کەوتوەتە چیدۆخێکەوە لەگەڵ ئۆردوغاندا و آخر مەتافی شکستی سیاسی خارجی تورکی یاخود ئۆردوگان تحدیدەن ئەوەیە کە هەرە دۆستە نزیکەکانی دواقۆناغی داودۆغڵووە کە منەزەری سیاسی خارجیە و لەوێەوە ئیتر تورکیا کەوتوتە قۆناغێکەوە ئیتر ناتوانێ خۆی لێ دەربازکات چونکە دوای 5 ساڵی شکستی سیاسی هەڵی تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کێشەکانی دوای بەهاری عەرەبی کە بەتایبەت لە سووریا ئەمە نەتیجەکەیەتی لە بیرمان نەچێ بە دوو دەرکەوتنی دوو گەورە قەیسەر و خەلیفەی تورکیا لەوێ پۆتین و لە تورکیاش ئۆردوغان و دوو جەمسەری دیکتاتۆر بە مانای ئەوەی کە گوێ لە کەس نەگرێەوە پەراوێزکردنی دیموکراتی بەتایبەت وەک وڵاتێکی تورکیا نظامێکی پەرلەمانی بوو ئەمە ئەو دۆخەی بۆ ئۆردوگان دروست کرد و ناچار وەزعی ناوچەکە گەیشتووەتە حاڵەتێک کە نەیتوانی دەستبەرداری رووسیا بێتەوە و لەوێەوە هاوکێشەی سووریا بە جۆرێک قەزێکە لە دەست وڵاتانی ئەقلیمی دەرچێ لە بیرمان نەچێ بۆ خۆمان باش دەزانین لە سەرەتای ئەزمەی سووریادا ئۆردوغان مورەهانەی لەسەر ڕۆخانی ئەسەد دەکرد بە چەند ڕۆژێک و چەند مانگێک و لە نەتیجەکە ئێمە ئێستا 5 ساڵ تێدەپەڕێت و ئێستا دۆخی ئەقلیمی بۆ سووریا بە تەواوەت لە دەست هێزە ئەقلیمیەکان دەرچووەوە ئەو هاوکێشە سیاسیە سێگۆشەیەکە لە نێوان قەتەر و سعودیە و تورکیا هەبوو ئێستا جۆرێک لە جۆرەکان کەوتوەتە دەست دوو زلهێزی دەوڵەتی ئەویش ئەمریکا و رووسایەوە و لەوێەوە تورکیا دەرکی بەوە کرد کە بۆ ئەوەی بتوانێت لەو هاوکێشەیە یاخود لە معادلاتی شەرق
شەرق ئەوسەدا جۆرێک لە جۆرەکان ناچارە لە ڕێگەی رووسیاوە بگەڕێتەوە بۆ شەرق ئەوسەد ئەویش دوور نییە من بە دووری نازانم گەڕانەوە ڕەنگە پەیوەندی لەگەڵ ئەسەدیشدا ئێمە ئێستا قسە لەگەڵ پەیوەندی لەگەڵ تورکیاوە رووسیا دەکەین و پەیوەندیەک ڕەنگە بۆ مصر و دوور نییە ئیسرائیلیشەوە لەسەر خەتە ئەلان کرا و دوور نییە لە چەند ڕۆژێکی ترا لە بەرنمەیەکی ئاوادا قسە لەسەر پەیوەندی نێوان تورکیا و سووریاش بکەینەوە. زۆر باشە ینی دەنگۆی ئەوەش هەیە کە پەیوەندیی تەلەفۆنی لە نێوان ئەسەد و با بڵێن ڕەجەب تەیب ئەردۆغانە ئەنجام درراوە بە تایبەتی دوای تەقینەوەکانی دوێنێ باسییان لە خەتەریاتی داعش کردووە ئەگەرچی زۆر فەرمی نییە ئەم بابەتە بەڵام هەندێک سەرچاوی سعودی باس لەوەکەن من ئەمەوێت لەوە بپرسم لە ماوەکانی لە چەند ڕۆژی ڕابردووە ینی باسیەوە جارێکی دیکاتە گۆڕێکە دوور نییە جەزائیرێکی دیکە بەرامبەر بە کورد بکرێت بەڵام ئەم جارە بەرامبەر بە کوردانی ڕۆژئاوا ئێوە خوێندنەوەتان بۆ ئەوە چییە؟ ینی پێت وایە هەروە بە ئاسانی تورکیا لە ڕووسیا نزیک بۆتەوە و وەکوترێت بە جۆرە لە جۆرەکان ئەم نزیک بوونەوەی تورکیا و ڕووسیا بە جۆرێک لە جۆرەکان بە تەنەزول بۆ تورکیا هەژمارەکرێت. ئەم پەیوەندی نێوان تورکیا و ئیسرائیل لە شەو ڕۆژێکدا نەبوو و چەندیدارێکی نهێنی لە ئۆسلۆ و لە ئیتالیا کرا و دواتر نەتیجەکە ئەلان کرا کە پەیوەندی چاکەگرێتەوە. سەرچاوەکان یاخود هەواڵەکان باستەوە دەکەن کە جەزائیر و مەغریب ئێستا ڕۆڵێکی گرنگ دەگێڕن بە تایبەت ئاهلی مەلیکی مەغرب ئێستا قسە لەسەرەوە دەکرێت بۆ نەگۆڕانی دۆخی جوغرافی ناوچەکە و بۆ ئەوەی کە گۆڕانکاری جەزری لە سنووری ناوچەکە دروست نەبێت ڕەنگە ئەوە بێتە ئاراوە فعلن ئەمە هاوکێشەیەکە یاخود جۆرێکی لە جەزائیرێکی تر دروست دەبێت و ئەوەش ئێستا قسە هەیە و ئەم پەیوەندی دروستکردنەی نێوان تورکیا و رووسیا مەدخەلێکە بۆ ئەوەی تورکیا لە ڕێگەی رووسیاوە بتوانێت ئەو دەواازەیە لە خۆی بکاتەوە ئەو پەیوەندی دروست بێت. باش دکتۆر بەیار پێت وایە کاریگەری ئەم پەیوەندیانەی تورکیا ئاساییکردنەوەی پەیوەندیانەی تورکیا لەگە وڵاتان بە تایبەتی وڵاتانی خاوەن بڕیار و دیار لە ناوچەکە لەسەر دۆزی کورد لە نێو خۆی تورکیا چێبێت وەکو لە پێشەکی بەرنامەکە باسم کە ئایا تورکیا لەم قۆناغەیە هەوڵەیە بە هەمان شێوە دۆخی ناوخۆشی ئاسایی بکاتەوە؟ طبعا ايك سبب قالك تجرينك اما كيشا كرديه كيشا كرديتنا بس مدبت كمبدا تشتكي بيشم بالنسبه تركيا دوسيا كردي يك دوسيا وقت داوود اوغلوجي پیشی ببت سرک وزیر جی خدان پروژه کرانه به سر کردان داوود اوغلو بو او کرانه به سر کردا یعنی هیچ فاصل نبینی کردکی دیاربکر و کردکی حولیر و کردکی قامشلونیه هەگەر جەزایرێک هەبێت دژی هەمی کوردە بەڕاستی لە عەقل و سیاسە و منزومەی فکری و ئەمنی تورکی کورد هەموو یەک دۆسیە فەرق لە بینی کوردەکان ناکرێتەوە. یەک نقطەی دووەم 100% تورکیا سیاسەتێکی تازە بەرامبەر کورد ئێستا دەست پێ کردیە بەرامبەر وەکو من گوتیژی فەرقی ئەو سیاسەتە ئێستا لە کوردەکانی باکوور دەکەت ئیمکانیاتی نییە هەکە لە بەرامبەر کوردەکان ڕۆژهاوا باشووریش دەکەتەوە. گرنگی ئەو شتە چیە جارێکی دیکە 2005 یەکەم جار وەزارەی خارجی تورکی دوسیای کوردی لە دەستی عسکەر دەربخینتەوە بەس ئەم جارە ئەردوغان جارێکی دیکە ئەوە مانگی 2015 تا ئێستا جارێکی دیکە ئەو دوسیە کردنەوە دەستی عسکەر کە کردنەوە دەستی عسکەریش هەم بە قووەتیش هەم بە سیاسەی خارجیش بە بیرتانتێ ساڵ نوتەکان پەیوەندیەکانمان لەگەڵ تورکیا هەموو لە عسکەر بوون لە ڕێی ئەرکانی تورکی بوون پەیوەندی ینی حزبەکانی هەرێمی کوردستان هەمان شت ئێستاش هەمان استراتیژیە من بێت ئەو شتێک بژم شتێکی دیکە ڕاستی فعلا یەک مەترسیەکی گەلە گەورە هەیە لەسەر کوردستان لەسەر باشووریش لەسەر احتیمالە وەزعی باشوور تۆزێک باشتر بەس ڕۆژهەڵات زۆر خەتەرە و ڕێکشنەی وان بوو بە ڕیفراندوم و بوو سەربەخۆش لێرە گەلێک شتێکی خەتەر دەبێتن بەس بێتن تشتێکی بێژمەوە کاتی جەزایر نییە کات گۆراوە زۆر گۆراوە یەک تورکیا ئەو هەموو ئەکشنەکەت چونکو حتی اتفاقیەوی لەگەڵ ئیسرائیلیش دوێنی کە ئیعلان کرا
سببك ها سببك بو كو او كاتي الجزائر ناجح بو او سببها بو اوش دعم امريكي بو استا دعم امريكي نيه بوان دعم امريكي لمنطقه تقريبا امريكا حتى اسرائيلش محبط بو اتفاقي لقال اردوغاني كردوا لبر یک سبب كان سبب امريكا بو راسته او قصه تازنیه بلکه پیشی 7-8 مانگه مخابرات ترکی و مخابرات ایرانیش براستی و مخابرات اسدیش میتینگ که جاره که دیگه بشکل که دوری میتینگ دکنه و بالفعل هکه کودان و کاروبار هبو بس راستی او جاره جزایر لسر کرد تطبیق نابد هکر جزایر تطبیق بده و لسر ترکیه تطبیق بده چی که ترکیه وضعی که گله خرابه و ترکیهش ببیتان دین موا ان شاء الله بمینه ساخت نزیک اوش لسره وضع ترکیه و کالچر حکمرانی ترکیه او آراسته او اردوغان که استا حکمی ترکیه پیدا کرد نتیجه وی دبت سوریه یکی دیگه یا عراق یکی دیگه باش یعنی سەرۆکۆماری تورکیا ڕاجبتەی بەر ئەردۆغان لە دوای ڕووداوەکەی دوێنێ ینی باسی لەوە کرد کە پێویستە ئەم ڕووداوە بێتە هۆی لەدایکبوونی هاوپەیمانێتێکی نوێ دژ بە تیرۆر. مەبەستی ئەردۆغان تەنها داعشە یان لەگەڵ ئەوەشە مەبەستێتی کە ئەم هاوپەیمانەتیە دژی یەپەگە و پەکەکەش دروست بێت. طبعا داعش نیه چونکو داعش دوینی جوابی اردوغان ده اوانه استا لسر کردستان 24 جیم خواند اوانه او تقینوی مطاری اتاتورکیان کرد شیوی لگل اردوغانی خارد بو لأو مأدبه رمضانی که به هزاران کس بجدار بنوه جبر هنده دجی تیروریوی تعریفی آن که هر کردک بد لبا کردک بد آق پاردینه بد تیروریسته بغض نظر پککه بد یا نه پککه بد هر کسی پراستیجی وکو امراضی که زور ارزان است اردوغان به کار دین تا با دنگکان فاشیست ترکیکان قومیت ترکیکان به دست بین تو د عسکریش راضی کرده و اتفاقی که زور قریش زور پیس لگل عسکر و لگل فاشیست ترکیکان ده و بازاری او اتفاقیش بخوینی کردکان کردیه پراستی یعنی تیرور بالعکس یعنی جاران که مقارنه ده که این سال نوتایکان به استا اردوغان به فاشیزم که زورتر تعامل کرده کرد لناو ترکیه و با روژاوای کردستانیش. بله مامەسا لوقمانە گەڕێمە لای ئێوە یعنی پێش هەڵبژاردنەکانی تورکیا جۆرێک لە ئارامی لە تورکیا هەبوو بەڵام لە دوای هەڵبژاردنەکانی تورکیا ڕۆژ نییە ڕووداوێکی ئەمنی لە تورکیادا ڕوونەدات ئێوە پێتان وایە ئەم بابەتە بۆچی وای لێ هات لە تورکیا؟ ئەمە نەتیجەی ئەو پاوانخوازیە بوو کە ئۆردوگان دەیویست بەدەستی بێنێەوە کاتێک کە تووشی هستریای سەرکەوتنی کورد بوو و بۆ یەکەمین جار ئەو عتەبەیە کە دانرابوو لە دەستوری تورکیا لە سەتادا کورد تێپەڕاندی تا ئەو دەمەی کە حزبی گەلان دیموکراتی لە تورکیا جۆرێک لە جۆرەکان ناڕازیەتی خۆی دەربڕی بەوەی کە نظامی سیاسی لە تورکیا لە پەرلەمانیەوە ناگۆڕێت بۆ سەرۆکایەتی لەوێ ئەردوغان ئیتر تووشی ئەنجەهە و تووشی غەترەسەی سەرۆکایەتەکەی ئیتر گەیشتە حاڵەتێک هەموو دەستکەوتەکانی ڕابردووی خۆی و چی ئابووری و چی سیاسی لە گۆڕنا ئەو هاوکێشەیە کە لە ممارەسەکردنی سیاسی خارجیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەیکرد جۆرێک لە جۆرەکان لە ناوخۆشە ئیتر کەوتە ئەوەی کە تەواوی دۆستەکانی لە دەست خۆیداوە ئەو پرۆسە ئاشتێ لە بن بەرێت بۆ ئەوەی کە بتوانێت زەعامەتی خۆی و بۆ یەکەمین جار من پێم وایە یەکەمین جارە لە مێژووی تورکیادا بەو شێوەیە جینۆساید لە دوای دەرسیم و خۆناغەکانی مێژوودا کە ڕوویداوە لە ساڵی 1970 جارێکی تر ئۆرغان دووبارەی کردەوە و لە کاتێکدا بوو کە هێشتانە جینۆسایدی دەرسیم و جینۆسایدی ئەرمەنەکان ئێستاش لە پەرلەمانەکانی دنیا مناقەشەی لەسەر دەکرێت ئەم جارێکی تر دووباری کردەوە و کوردیش لە باکووری کوردستان بوو بە
وەزحی ئەو جۆرە هاوکێشە نظامە دەولی کە ئێستا لە ئارادایە و جۆرێک لە جۆرەکان لە پاشەکشەکردنی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەسلیمکردنی بە ڕووسیا بۆی کە بتوانێت هاوکێشەکە جۆرێک لە جۆرەکان واتە باکووری کوردستان بوو بە قوربانی ئەو هاوکێشە سیاسیە نظامە سیاسیە دەولیە کە ئێستا ڕوودەدات بۆیە دەستی واڵا بوو ئەوەی توانی کردی و پێم وایە لە ئایندەیەکی نزیکدا سیاسی خارجی تورکی جۆرێک لە جۆرەکان تووشی تەپینێکی زیاتر دێوە داڕمانێکی زیاتر دێوە لە ناوخۆی تورکیاشە ئەو سەرکەوتنە ئابووریە کە فەخری پێوە دەکرد ئەوەتانی اقتصادی تورکیا خەریکە ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشێدایە و ئابووری گەشتیاری جۆرێک لە جۆرەکان زۆر بەوازحی لە اقتصادی تورکیا ڕنگدانەوەی پاشەکشەی پێوە دیارە و ڕەنگە ئەگەر ئەمە وڵاتێکی ئەوروپی وایە ڕەنگە ئەم تەنازولکردنەی بۆ پۆتین یا ئەونامەیە ئێستا ئەبوایە داوای دەست لە کارکێشاوانەی بکرایە یاخود دەیان و سەدان خۆپیشاندانان لە گۆڕەپانەکانی ئەستەمبوڵ و ئەنقەرە ڕوو بدایە بەڵام ئەمە زەهنێتی شعبی تورکیەوە ئەویش سوودی لەو زەهنێتەوە دەگرێت بۆیە جۆرێک لە جۆرەکان ئەمە کورد بۆتە زەحی ئەم سیاسەتە ینی هەنێ لە سەرکردەکانی تورکیا باسییان لەوە کرد کە گومان نەکرێت ئەم هێرشە تیرۆریستی دوێنێ ڕوویدات ڕێکخراوی تیرۆریستی داعش بێت ئێوە پێتان وایە داعش بۆوە ئەکات لە تورکیادا ینی تورکیا چی بەرامبەر بە داعش کردووە تا بەم شێوەیە ڕوبەڕووی هێرش بکاتە سەر تورکیا پرسیارێکی زۆر جوانە با لە بیرمان نەچێت تۆ تەماشای گۆڕەپانی ململانەی نێودەوڵەتی ئەقلیمی بکە لەسەر ساحەی سووریا پێگەیەکی تەسک بەڵام ململانەیەکی زۆری زلهێزی ناوچەکە ئەقلیمی و نێودەوڵەتی من پرسیارەکەت شتێکی جوانی بەبیرم هێنایەوە ئیگۆر مقاتعەیەکە لە شەرقی سین ئەم تەنها مقاتعەیەکە لەوێ دانیشتوانەکەی موسڵمانن و سونەشن ئێستا لە ناو ڕێکخراوی داعشدا بە هەزاران ئیغۆر لە ڕێگەی تورکیاوە هێنراون لە گۆڕەپانی سیاسەی سووریدا شەڕیان پێ دەکەن و لە کۆمارەکانی ئاسیای ناوەڕاستە کە چواریان بەڕەگەز تورکن بە سەدان چەکداری بەڕەگەز تورک لە ڕێگەی تورکیاوە هێنراون و مەشقیان پێ دەکرێت و ئەو 50-60 فەسائلە تیرۆریستی کە لە ناو سووریادا هەن ئەمانە هەر یەک لەلایەک ئەجندایەکی تایبەتی مخابراتی وڵاتێک پەیڕەو دەکەن بۆیە بەریەککەوتنی ئەم بەرژەوەندیانە ڕەنگە هەمان فەسیلە مادامێک لە بنەڕەتدام فەسیلانە وابەستەی مخابراتی وڵاتانن دەکرێت ئەمانە جارێکی تر تەوجیهیان بکرێتەوە نمونەیەکی وازە دێنمەوە لە کاتی خۆیدا ئەو سەردەمە تالیبان وەکو ڕێکخراوی قاعیدە کە لە پاکستان مۆڵگەیان بووە سعودیە و پاکستان و ئوردون ڕۆڵێکی کارایان دەبینی لە مشق پێکردنی ئەو چەکدارانە لە سەردەمی اتحاد سۆڤێتیدا بۆ ڕۆخانی ئەوەی کە لە داخلی ئەفغانستان بوون سبحان الغێرە لە حوال هەر ئەو چەکدارانە گۆڕان بوون بە قاعیدە و بوون بە تالیبان و دواتر ئێستاکە دەبینی پەلامارەکانیان ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتی پاکستان وەچی جێش وەچی ناوەندە سەربازیە پۆلیسەکان نەدەکرێتە ئامانج ئێخوارەوانش پاکستان دوێنێ دامی دەکردن کەواتە هەمان ئەو مارەی بە پاکستانەوە دەدات دوور نییە خراپتری لێبێەوە چونکە فەسایلەکان ئێجگار زۆرن و بەرژەوەندیەکان مزەکجار متەنڕازن و سەرائێکی ئەقلیمی نێودەوڵەتی دژبەیەک لە سووریا گیری خواردووە ئەمە دەرهاویشتەکەیەتی کە تورکیا دەبێ باجی بدەن. بەڵێ زۆر سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان لوقمان حەکیم مامۆسای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە لە سلێمانی لەگەڵمان بووی هەروەها دکتۆر بەیار دۆسکی مامۆسای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە زانکۆی ئەمریکیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئەوەی بەڕێز بەڵێ بینرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتینە بە دوای ناوبڕێکی کورد هاتینە کۆتایی تەوەری یەکەمی بەرنامەی باسی ڕۆژ دوای ناوبڕێکی کورد دەگەڕێنەوە وڵات. باسی ڕۆژ بەردەوامە. سەردانەکەی شاندی هاوبەشی یەکێتی و گۆڕان بۆ بەغدا کاردانەوەی جۆرە زۆری بە دوای خۆی داهێنا. هەندێک بەکارێکی هێرێنی باسیەکەن و هەندێکی دیکەش بە نەرێنی. باشە بۆ چییە بێت سەردانی شاندێکی هاوبەشی دوو حیزب بەو شێوەیە بێتە جێگەی مشت و مڕوو قسە لەسەرکردن لە کاتێکەوە خۆیان ئەڵێن ئەمە سەردانێکی حیزبی بووە. بۆچی گومان لەوە بکرێت کە ئەم سەردانە بۆ تێکدانی یەکڕێزی نێوماڵی کووردە لە بەغدا.
ئەو هەموو گومانەی لەم چەند ڕۆژەی دواییدا لەسەر ئەم سەردانە خرانە ڕووتا چەند لە جێگەی خۆیدا بوون. بۆچی لەم هەرێمی کوردستانەدا بووە بە دیاردا ڕێکەوتنی نێوان دوو لایەن وەک موئامەرە لەلایەن هەندێک لایەنی دیکەوە تەماشا بکرێت. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم پرسە لە دووهۆکەوە ڕێنازان و ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق میوانی باسی ڕۆژە. کاک ڕێناز ئەم کاتت باش بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە وەفدێکی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی بەغدایان کرد و لەوێ چەندین کەسایەتی سیاسی و حکومیان بینی، بەڵام بە جۆرە لە جۆرەکان کاردانەوەی بە دوای خۆی داهێنام ئەم سەردانە. ئێوە تێڕوانینتان لەسەر سەردانەکە چی بوو؟ ئەگەر وەکو پێشەکی بزانین تێڕوانینتان چی؟ بەێ ئەتا ئەو کاتی تۆ باش ئەو کاتی بینەرانی کوردستان 24 باش دیارە لە بەشێکی ئەو پێشەکەی کە جەنابەت پێشکەش بە ئێمە و بینەرانت کرد من هاوڕان نیم لەگەڵی بەو شێوەیەش نییە. ئێمە لە سەرەتاش بە ئاشکرا ڕامانگەهاندووە ئەگەر ئەمە سەردانێکی حزبیە، ئەمە سەردانێکی ودیە، ئەمە سەردانێکی نیوان دوولایەنی حزبی سیاسی هێزە سیاسیەکانی عێراقا، ئەو کاتە ئێمە هیچ کۆمنتمان نییە و هیچ قسەشمان لەسەر ئەو مەوزوعە نییە. ئەمە بەڵام دوێنێ ڕەنگیان لەگەڵ هاتنەوەیان لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ئەویان خستە ڕوو کە ئەمە سەردانێکی حیزبی بوو، ینی لە زاری خۆیانەوە تەنانەت دوێنێ سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لەم بەرنامەی منامیوان بووتی سەردانێکی حیزبی بوو. بەڵێ ئێمەش کە دەڵێن سەردانێکی حزبیەوە کارێکە زۆر احتیادی بە تایبەت ئێمە پارتی دیموکراتی کوردستانش هیچ ڕنگدانەوەیەکی سەرەتاییمان نەبووە بەقەت لایەنەکانی تر ڕەنگە برانی یەکگرتو لە فراکسیۆنی یەکگرتو لە بەغدا لە فراکسیۆنی کۆمەڵ زیاتر نیگەران بوون بەوە بە حەدی ئەقل ئەوە چەند ساڵێکە 2 ساڵە ئێمە پێکەوە ئیش دەکەین لەوێ داوایان لەوە دەکرد کە پرسەیەکیان پێی کرابە، بەڵام کە گوتیان حزبیە ئێمە ئەو قسەمان لەسەر نەبووە و ئێستاش دوینێ شەو بوو یاخۆ پێرێ شەو بوو بەڕێز سعدی پیرە لە تەلەڤیزیۆن ڕایگەهاند کە شاندێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەچیت بەشداری لە سوشال ئەنتەرناسیۆنال دەکەن. ئێمە هیچ کێشەمان نییە و زۆرش بە تەبیعیمان وەرگرتەوە و هیچ نەفەرێکی پارتیش قسەی لەسەر نەکردووە، بەڵام ئەوەی بوو جیگای سەرنج ڕاکێشانی ئێمە و لە سەروەستانی ئێمە ئەو لێدوانانە بووە کە لە بەغدا دراون، ئەو قسە و باسانە بووە کە لە بەغدا لەسەری قسە کراوە، ئەو مناقەشە و دانوستانانە بووە، ئەو ڕنگدانەوەی شارعی عێراقی و ئەو چەپلە ڕێزانەی شارعی عێراقی بووە بۆ ئەو قسانەی کە بڵێن ها ئەوە دوو پارتی سیاسی کوردستانی هاتوونەتەوە باوشی نیشتیمان و باس لە ئینفیساڵ ناکەن و دەیانەوێتن ئێمە باسی عێراقێکی یەکگرتو بکەین و لە کاتێکدا ئێمە هەفتەی ڕابردوو بینیومان کە حزبی داوای ئیسلامی عێراقی هاتەوە سەر شاشە وتیان ئێمە قەنەعەتمان بە پرۆژەی تەقسیم هەیە لە دوای سەردانێکی شاندی گۆڕان و یەکێتی هەردەما و دەست بینیومان بەڕێز نووری المالیکی هاتە سەر شاشە وتی نەخێر ئێمە قەنەعەتمان بە ئینفیساڵی کورد نییە، ئینفیساڵ بۆ کورد باش نییە، ڕیفراندۆم بۆ کورد باش نییە، ئێمە دەبێ باس لەمە بکەین، ینی ئەو ڕێکدانەوە لەمە برادران ینی ڕەتێکەنەوە کە بە هیچ شێوەیە باسییان لە جیابوونەوەی هەرێمی کوردستان کردبێت. ئەسڵان ئەڵێن ئێمە مناقەشەیەکێ لە خاڵەکانی نێو ڕێکەوتنەکەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتیمان کردو کە باس لە ڕێفراندۆم و سەربەخۆیی ئەکات لە هەرێمی کوردستانە. ئێوە چ دەلیلێکتان هەیە بۆ ئەوەی کە ئەوان باسییان لە جیابوونەوەی هەرێمی کوردستان کردبێت لەو دانیشتانەی کە ئەنجامیان داوە؟ ئەو جەبرای بەڕێزی من بە ئەو ڕەتدانەوە بوو من نەکەتم، بە ئەو ڕەتدانەوە بوو تەسریحەکەی بەڕێز مالیکی بکەتم با بێنە سەر شاشە بڵێن ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو قسەی مالیکی نین، ئێمە سۆرین لەسەر ریفراندۆم، ئێمە سۆرین لەسەر دروستبوونی کیانێکی کوردی و لەسەر سەربخۆیی کوردستان. بۆ ڕەدی من بداتەوە ئێمە شتێکمان نەوتووە، هەر ئەوانە هاتۆن باسییان کردووە، هەر ئیسارەی ئەم مۆزوعە لەلایەن دەستگاکانی عێراقیەوە کراوە، ئەوانە دەبێتن لە ڕێی دەستگاکانی عێراقیەوە وەڵامی ئەو پرسیارانە بدەنەوە کە ئێستا لە لای خەڵکی کوردستان دروست بووە، وەڵامی ئەو پرسگirێکە بدەنەوە کە لە مێشکی خەڵکی کوردستاندا دروست بووە. ئێستا ئەو خەڵکیە دەپرسێتەوە ئایا ئەو چۆنەی ئەو هەردوو لایەنە سیاسیە بۆ بەغدا دەبیتە هۆکاری تێکچوونی ماڵی کوردی بەنسبەت ئێمە وەکو پارتی ئێمە ئەو وەڵامە دەدەینەوە هیچ جارێک لە جاران هیچ ئاراستەیەکمان نەبووە کە ببینە هۆکاری تێکدانەوەی یەکڕێزی ماڵی کورد لە بەغدادا. هەموو جارێک وتۆمانە لە حەمرین بەولەوە ئێمە لەوێ کوردایەتی دەکەین، حزبایەتی ناکەین.
دەکەین بەڵام بەو شێوەیە کە ئەم سەردانەی تێدا ئەنجام درراوە لەم کەش و هەوایە کە ڕاستەوخۆ دوا بە دوای بانگەوازەکەی جەنابی سەرروکی هەرێمی کوردستان بوو لایەنە سیاسیەکان کە ریفراندۆم ئەنجام بدرێتن دوولایەنی سیاسی سەردانی بەغدا بکەن لە دەر ئەنجامدا لایەنە سیاسیەکانی عراقی بێنەوە سەرشاشە بڵێن وڵە ئەمە زەمینە سازیەکمان هەیە کە ئەو ریفراندۆمە ئەنجام نەدرێت چونکە هەموو لایەنەکانی کوردستانی لەگەڵ ئەو ریفراندۆمە نین کاکی خۆم پرسیار لێرەدایە ئێمەش ئەم پرسیارە دەکەین ئەگەر برادرانی ئێمە فعلەن ئەو قسە نەکردووە و فعلەن ئەو دانوستاندنەوە نەکردووە و چۆن بە دەردی ئەو برادرانە دەڵێن با کەس مزایداتمان بەسەرداناکە کە ئێمە ڕێگا بە خۆمان نادەین مزایداتیان بەسەردا بکەین با بفەرمۆن بێن بڵێن کاکە ئێمە هیچ باسێکی وەمان نەکردووە وەڵامی بەڕێز مالیکیش بدەنەوە وەڵامی حەنان فەتلاویش بدەنەوە وەڵامی ئەو لایەنە سیاسیانە عراقیانەش بدەنەوە کە ئێستا دەڵێن لایەنی سیاسی کوردستانی هەیە لەگەڵ ریفراندۆم نییە لەگەڵ تەوەجوهاتی بارزانی بۆ سەربخۆی نییە بە ئەوانە وەڵامی بدەنەوە ئێمە هیچ کێشەمانە باسی چشمان نەکردووە باش کەواتە تۆ پێت وایە و سەردانێکی حیزبی نەبووە بێگومان وتم ئەگەر سەردانێکی حزبی بیتن ئەوە تەمەری سوشال ئەنتەرنسیۆنال هەبووە کە ئێمە دەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندامەیەکە تێدا و ئێستا پەنەڵەیەکیشان هەیە لەوێدا و تەسەوریش دەکەین بەپێی ئەو تەوەجهاتانەیەکی هەندێک کەسان هەیە لەناو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانی بەڕێز ڕەنگە بشنەوێندرێ دیفاع لە پرسەی داعشش بکرێتن و داوا بۆ هاوکاریکردنی پێشمەرگەش بکرێت ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵی نەبووە هەگەر ئەو سەردانە بەو شێوەیە بیتن بەڵام ئەو ڕنگدانەوەی ڕاگەاندنی عراقی بۆ ئێمەی ڕۆن کردوتەوە پێمان ڕادەگەینیتەن کە ئەو سەردانە تەنها حزبی نەبووە ئەو سەردانە ویستوێت ئێندەك ئەجندای تر دیار بکەتن خەڵکانێک هاتنەوە سەرشاشە وتیان ئێمە هاتوینەتەوە ئێرە بۆ ئەوەی بەلایەنە عراقیەکان بڵێن ئێمە ڕقەمیەکی نمارەیەکین لەو چەشنە قسەی سیڤزازیانەی کە دەکرد بۆ ئێمەی پارتی ئێمە ئەگەر بڵێن ڕقەمیەکین یا ڕقەم دەین یا ڕقەم چەندەمین پارتی بۆ ئێمە بە هەڵویست ژمارەیە نەک بە ژمارە هەڵویست وەردەگریتن پارتی یەک نەفەری لە پەرلەمانی عراقش هەبیتن کورد دەبیتن و مصر دەبیتن لەسەر مەسەلەی ریفراندۆم پارتی یەک نەفەریشی لەوێ هەبیتن مصر دەبیت لەسەر مەسەلەی ئینفیساڵ و سەربخۆی کوردستان چونکە ئێمە لە 2003ەوە کە ئێمە لە بەردەم ئەزمونێکی نوێ بووین ئێمە لە بەردەم عراقێکی نوێدا بووین هەموو شتێکمان بەکار ئینە هەموو شتێکمان تاقی کردەوە لەگەڵ ئەو سەرکردایەتی ئێستەی سیاسی کە حکم لە عراق دەکەتن کە بە زۆر وازحی ئێمە دەزانین ئەوە سەرکردایەتیەکی شیعیە حکمی عراق دەکەتن ئێمە لەگەڵ ئەم بەڕێزانە نەگەهشتوینەتەوە ئەنجام کێشەی ئێمە لەگەڵ ئەم بەڕێزانە تەسەوڕ ناکەم لە قوارەیەکی زۆر بچکۆڵانەی مستحقات و ئەوەدا بمێنێتەوە کێشە لەوە گەورەترە ئەم بەڕێزانە قبولمان ناکەن وەکو ئیرادەیەکی سەربخۆ ئەمانە دانەوێتن ئێمە بە خزوع و بە خشوعەوە بچین خۆمان بۆیان دابنوێنینەوە حتا قبولمان دەکەن کاکی ئێمە ناتوانین ئەگەر ئەوشمان نەکردی تر تهدیدمان بکەنەوە بە هێزی دژلەوە بە غەیدان و بە قەمبەر و بە هزارها ناوی جیاجاوە و بە F16 ئێمەی کورد ئەمانەوێتن تاوەکو ئێستش ئەمە ویستی ئێمە بووە وەکو مکەونێکی خاون ئیرادە لە عێراقدا ڕێز لەو ئیرادەیە بگیرێتن تەنانەت نابیتە یەک مانگیش ئەو برادرانەی کە تازە لە سەردانەکەی بەغداش هاتوونەتەوە ئەو شاهدیەمان بۆ دەدەن یەک مانگ دوو مانگی بەسەرات تێپەر نەبووە حکوومەتی عێراقی بەبێ ئیرادەی کورد ویستوێتی وەزیرە کوردەکان بگۆڕیت بەبێ ئیرادەی کورد جێگیری سەرروکی وەزیرانی ناردوتەوە لەسەر ئیرادەی کوردڕ پاسەوانەکانی سەرروکی کۆمار دەستگیر دەکات و دەخیتەوە زیندانەوە ئەرێ باشە ئەم هەموو تەجاوزکردنە لەسەر ئیرادەی کورد معقولە ئێمە لی بێدەنگ ببین و بڵێن ئەمانە باشی ئێمەیان دەوێت و چاکەی ئێمەیان دەوێت و ئەوانە برا گەورەی ئێمەن ئەمە لەلایەکەوە گای عەمار ئەگەر ئیجازەم بدەیت لەلایەکی ترەوە ئەوانە ئەم بەڕێزانە وتوانە ئێمە چوینە بەغدا شیکاری یاخود شرۆڤە کاریایك بۆ ئەو ڕێککەوتنەی نیوان هەردوو لایەنە بەڕێزەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و تەفگەری گۆڕانیان بزوتنەوەی گۆڕان بکەین ئەمن دەپرسم ئەگەر ئەم ڕێککەوتنێکی نیشتیمانی نەتەوەی ناوخۆیی کووردە چ پێویست دەکاتن ئەو پرسە بە بەلایەنێکی عەرەبی عێراقی شیعی سنی یان نازان بە هەر لایەنێکی تر پارتی یەکێتی ڕێککەوتنی استراتیجیان ئیمزا کرد نەچۆن پرسیان بە کەس نەکرد پرۆژە استراتیجیەکەشیان بەڕێوە برد نەچۆن بە پرسیان بە کەس نەکرد
چونکە ئەمانە فعلەن لە ناوخۆی خۆیاندا پنگاوەیەکیان نابوو قەنەعاتیان بەو هەنگاوە هەبوو پێویستاکە پرس بە کەس بکەن پارتی و گۆڕان لە ماوەیەک لەمەوبەر لێک نزیکبوونێک لە بینیان هەبوو تەفاهمیان لە بین هەبوو ئێمە نەچوینە پرسمان بە کەس نەکردووە پێیان بڵێن ئەرێ باشە ئەگەر ئێمە و گۆڕان نێزیک ببینەوە لەیەک یان نزیک نەبینەوە لەیەک پرسیار لەمەدا چ پێویست بەمە دەکەتن ئەگەر ڕێککەوتنێکی نیشتیمانیە لەسەر ئاستی کوردستانیە لە بۆ خزمەتی ئەم وڵاتە چ پێویست دەکەتن ئێمە بچین پرس بە خەڵکێکی تر بکەین لەبەر ئەوە نووری المالکی زۆر زکی بە کوردە سووتێ زۆر خەمیتی کورد ببی بەشت عبادی زۆر خەمیتی کورد ببی بەشت خۆ هەر ئەو برادرانە ڕۆژانە شەر لەگەڵ عبادی دەکەن لەسەر موچەی پێشمەرگە بودجەی فەرمانبەرەکان مستحقاتی فەلاحین لەسەر مادەی 140 هەر ئەمانە شەر لە بەغدا دەکەن ئەمن گەشتومەتەوە قەنعاتێک زۆر بەداخەوە ئەو برادرانە لە ڕاگەاندنە عەرەبیەکان بە زمانی عەرەبی قسەیەک دەکەن بە زمانی کوردیش قسەیەکی تر دەکەن وەکو ئەوە وابی هیچ کوردێک لەم کوردستانە لە عەرەبی تێناگە باش هەلویستەکان یەک بگەنەوە قسەکان یەک بن کاکێمە هیچ کێشەمان من زیاتر لە پەرلەمانتارێک لەوانەی کە چوون لەگەڵەوەشاندا سەردانی بەغدایان کردووەڵێن پارتی زۆر قەڵس بووە بەم سەردانەی ئێمە بۆچی قەڵسە بێ بەم سەردانە لە کاتێکا ئێوە لە دوای ئەوەی کە لایەنگرانی سەدر هەڵیان کوتایە سەر پەرلەمان و گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان دواتر ئێوە بوون کە بەیەکەوە هەر سێلایەنەکە یەکێتی و گۆڕان و پارتی گەڕانەوە بۆ بەغدا کۆمەڵی ئیسلامی و یەکگرتوتان لەگەڵان نەبوو ئەو کاتە ئەوانتان بەجێهێشت ئەو سێلایەنە ڕۆشتنەوە یعنی بۆچی ئێوە پێتان وابێ ئەم دوولایەنە جارێکی کە سەردانیان کردوەوە تەنانەت دوێنێ با بڵێن سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕانەیوت بە بڕیاری کاک مەسعود ئێمە گەڕاوینەتەوە ئەو ئیتفاقی کردووە لەگەڵ سەلیم جوبوریە کە ئێمە بگەڕێنەوە بەغدا والله ئەو جاکاک ئەمار ئەمن سپاسی هەلویستی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان دەکەم داواشی لێ دەکەم ئەگەر کوڕێکی ئەوەندە متیع بوو بڕیارەکانی جەنابی سەرۆک خۆ جەنابی سەرۆک داوای لە جەنابیانی کردووە ریفراندۆمش بکە ئەی بۆ ریفراندۆم ناکە ئەگەر ئەوەندە متیعم بۆ بڕیارەکانی جەنابی سەرۆک ئەوەندە متیعم بۆ ئامۆژگاریەکانی جەنابی سەرۆک ئەوەندە قسەی جەنابی سەرۆکیان بەلاوە گرنگە و بەلاوە مهمە ئەوە داوای ریفراندۆم دەکە جەنابی سەرۆک ئەوە چەندە داوای ئەوەی لێ دەکەتن کە کێشە سیاسیەکان یەکلا بکرێنەوە جەنابی سەرۆک لە هەژدەی پێنجی ساڵی ڕابردوو داوای لێ کرد لە دوای سەردانەکەی بۆ ئەمریکا ژوورێکی پێک بینن لە بۆ ئەنجامدانی ریفراندۆم هەزارەها داواکاری جەنابی سەرۆک لەو برادرانە هیچیان بە هیچ نەکردووە تەنها لە بۆ بەغدا بە قسەی جەنابی سەرۆکیان کردووە بۆ ئەگەر جەنابی سەرۆک پێیانی بگوتە مەڕوونەوە بەغدا نەدەچوونە بەغدا کاکە ئەم قسەیە با بۆ خەڵکانێک بڵێن لە سیاست تێنەگەن ڕەنگە بتوانن تۆز فڕێ بدەنە چاوی خەڵکێکی فەقیر و هەژار کە لەم سیاسەتە تێناگەیتن بەڵام لەگەڵ خەڵکی وەکو خۆیان با بەم زمانە قسە نەکرد نەخێر هیچ بڕیارێکی جەنابی سەرۆک نەبووە بڕیاری خۆیان بووە جەنابی سەرۆک بیشیان بەستێتەوە دەگەڕێنەوە بەغدا ئەو شیوەنەش کە دەکەن لە بۆ حەسەن و حسێنیە لە بۆ هەریسەکەیە ئێمە ئەو واقعا دەزانین حەزش ناکەن ئەو مزایداتانە بەسەر پارتیدا بکرێتن چونکە بەڕاستی ئێمەی پارتی نەمانویستوە مزایدات هەریسەکە چییە کاگرێناس هەریسەکە چییە ئەگەر پێمان بڵێ لە بەغدا ئەسڵەن ئەوەی بەلای بەڵێ ئەوەی بەلای پارتیەوە گرنگ نەبیتن کاک ئەمار بە تایبەتش لە بەغدا لەسەر پۆست و پایەکان ئێمە نەهاتوینەوە دەنگ لەسەر تەقسیمات و تەوزیعات ئێمە نەهاتوینەتەوە دەنگ لەسەر محاسەسات ئێمە نەهاتوینەوە دەنگ تەنها ئەوەی کە دەمان هێنێتەوە دەنگ لە بەغدا یەک شتە ئەو شتەش ئەوەیە کە تەوجیهی جەنابی سەرۆکی زۆر وازەحە بۆ ئێمە و بۆ هەموو فراکسیۆنەکان تەجاوزکردن لەسەر ئیرادەی گەلی کورد ئێمە ئەوەی قبول ناکەین تەجاوزکردن لەسەر ئیرادەی گەلی کورد قبول ناکەین ئێستاش ئەو برادرانە خۆ تەجاوز لەسەر پارتی نەکرابوو لەسەر خودی جێگیری سەرۆکی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کرابوو ڕەنگە خۆش نەبیت ئێمە هەندێک قسە بکەین ئەو برادرانە مووقفیان زۆر تند بوو لە گەڕانەوەیان بۆ بەغدا من نازانم چۆن ئەوها شل کرایەوە من نازانم چۆن ئەوها بە شەوە ڕۆژێکەوە بە عەسایەکی سەحری موسایەوە قەنەعەتیان پێ هاتۆ هەردەمل دەست بە یەکەم بانگەوازی بەڕێز عەبادیەوە بۆ بەغدا هەمویان کەوتنە یەک ڕێز و چوونەوە بەغدا خۆ ئەوە هەلویستەکانی ئێمە تەنها نەبووینە ئێمەگەر مەجالم بی با من دو پرسیارە لێ بکەم ئەگەر وەڵامم بیتەوە قەنەعەتمان ئەوە بووە ئەوترێت لە ڕابردووە پارتی تاڕەوانە بڕیاری لەسەر هەموو شتەکان ناوە بە تایبەتی لەسەر شتە چارە نووسازەکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەڵام ێستا بەم یەکگرتنەی ئەم دوو فراکسیۆنە ئەو ڕۆژە گوزەشت کە پارتی تاکە بڕیار بەدەست بێت و هێزی یەکەم بێت لە بەرامبەر بەغدا ئێوە خوێندنەوەتان بۆ قسانە چی ئەمن دەڵێم پارتی ڕۆژی پارتی قەت ئەوها ئاسان ئاوا نابیتن ئەوە یەکەم دووەمیان
بەنسبەت ئێمە ئیرادەی ئێمەی پارتی لە دەستی ئێمەیە ئیرادەی ئێمەی پارتی لە دەستی ئێمەیە نەک ئەو ئیرادەیە کە ئەوانە باسی لێ دەکەن ئێستش ئەو ئیرادە لە دەستی ئێمە و کەس ناتوانانی تحکم بەو ئیرادا بکە ئەویان یەک پارتیش بە هەڵویستی خۆی پارتیە لەوێندرێ نەک بە ژمارە و کە بڵێن وڵە نەفرێک زیاد بووە نەفرێک کێم بووە من نامەوێ بچمە ئەرقام دەنە لە ئەرقامشدا تۆشیوە هەم دێن بۆ معلومات یعنی لە ئەرقامشدا تووشیوە هەم دێنەوە چونکە ئەو جیاوازیەش نییە بەڵام بۆ ئێمە ئێستا دەڵێن ئێمە و فراکسیۆن هەر پێنج فراکسیۆنەکان بە فراکسیۆن یەکگرتووی بەڕێزەوە کۆمەڵی بەڕێزەوە گۆڕانی بەڕێزەوە یەکێتی بەڕێزەوە ئێستا کاتی ئەو مناوەراتانە نییە لە بینی ئەو پێنج فراکسیۆنەی کە ئێمە باسی لێ دەکەین لە بەغدا ئێمە کار دەکەین ئەگەر پێشان وابیتن ڕۆژی پارتی گوزەرش لە بەغدا ئیتر پارتی ئەو سەنگەی نامێنێتەوە خۆ پارتی داوای شتێکی غەڵاتی نەکردووە پارتی داوای ڕفراندۆم دەکات ئێستش ئێمە دەڵێن ئەگەر ئێمە دەرگایەکی مفاوەزاتمان هەبیتن لەگەڵ بەغدا دەرگای مفاوەزاتی ئێمە ئەوەیە ئێمە بچین دان و ستاندن لەسەر بابەتی ڕفراندۆم و سەربەخۆیی کوردستان لەگەڵیان بکەین ئەوە داواکاری ئێمە چونکە ئێمە گەشتوینەتەوە قەناعەت بێ لەوەش دەڵێن پارتی تاکڕەوی کردووە من پێم طبیعی ئەو قسانم جوولێ بوون لە تەلەڤیزیۆن کاک عەمار زۆرم پێسەیرە خۆی ناوی بەڕێز قوبات تاڵابانی دەهێنێتەوە ئەو جاش دەڵێتن پارتی بە وەفدێکی تاکڕەوەوە سەردانی بەغدای کردووە ئەرێ کاکە پێم بڵێن ئەگەر جەنابی کاک قوبات تاڵابانی کە ڕێز و تەقدیرێکی زۆر گەورەم بۆ ئەم بەڕێزە هەیە ئەگەر ئەمە نوێنەراتیەکی نیشتیمانی کوردستان دەکات پێمان ڕابگەینن ئەگەر نینەراتیش نەکەتن بە ئەو کوڕە بەڕێزە بینینەوە ناوڕێزەکانی پارتی با پێ بڵێن ئەمەش پارتیە کاکە حسابی پارتی لەگەڵ تۆ دەکات یعنی بەڕاستی ئەوە چەند جار ئەو قسە دروست دەبیت لە میلەفی نەوتۆ غاز پێمان دەڵێن ئێوە تاکڕەوی تێدا دەکەین کەچی جەنابی کاک قوبات تاڵابانی دێتەوە سەر شاشە دەڵێ کاکە هیچ شتێک بە من ناکرێت بەبێ من ناکرێتن لە میلەفی مفاوەزاتی بەغدا دەڵێن ئەوە پارتی تاکڕەوانەی کردووە بەڕێز قوبات تاڵابانی جارێکی تر دێتەوە پێیان دەڵێتن کاکی ئەمن لەگەڵیان بووینە ئەو قسانە بەو شێوە بووینە بەو ڕەنگەیە بووینە ئەمە لەو تەناقوزاتە با خەڵک لەو تەناقوزاتانە قورتال بکەن هیچی تر خەڵک تاقەتی ئەو تەناقوزاتانەی نەماوە ئەگەر شتێک هەیە لە ئیتارێک و چارچوەیەکی بەرتەسدا ڕجا دەکەن تەسویا بکەن ئەوجا بێن بۆ خەڵک قسە بکەن ئەمە خەمی من لە هەنە سیاسیەکان نییە خەمی من خەڵکانێکە کاکە ئێستا خەریکە ئێمە لە بەردەمین تاکە خەون کە کوردەکان بەبێ ئەوە بە سەوزیان بە زەردیان بە سووریان بە موری ببینەوە خەونی دەوڵەتی کوردیە تاکە خەونمان لە زاخۆیەوە بۆ خانەقین هەمومان بە یەک ڕنگ دەبینین خەونی دەوڵەتی کوردیە دەنە هەموو خەونەکانمان لە زۆنی سەوز بووینە لە زۆنی زەرزەر بووینە ئەو خەونەیە کە هەموو کورد پێکەوە دەبەستێتەوە مەخنەوە بەر ئەم مزایداتانە سیاسیانە کە خۆیان ئێمە تومەتبار دەکەن بەو مزایدە و متاجرە سیاسیە ئەگەر ئەو برادرانە فعلانش ڕاست دەکەن کێشان لەگەڵ ڕیفراندۆم نییە ئێمە دەتوانین ئەو دوو بابەتانە زۆر بەجایەوە باسییان بکەین چۆنە بۆ بەغدا لەلایەکەوە باسی ڕیفراندۆمش لە ناو هەرێمی کوردستان لەلایەکی ترەوە ئەگەر مەبەستیان ئەوەیە کە پەرلەمانی کوردستان پەکخراوە قەینا بەسەرچاو بەڵام پەرلەمانی کوردستان پێشوەختە ئەم بڕیارەی وەرگرتووە لەسەر ڕیفراندۆم کۆمیسیۆنی سەربەخۆیی هەڵبژاردنەکانی کوردستانی پێکینەوە دەتوانن ئێستا زۆر بە تەواوی زۆر بە چاکی ئیش و کارەکانیان ئەنجام بدەن هیچش پێویست ناکێتن ئێمە کات بەفیڕۆ بدەین لە پێناو چۆن بڵێن شێواندنی ڕاستیەکان لە بەردەم خەڵکی کوردستان بەڵێ بەڕێز ڕێنازانەوە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی باسی ڕۆژ بەڵێ بینەرانی بەڕێز بۆ خۆشەویست بەم شێواتینە کۆتایی بەرنامەی باسی ڕۆژ تاریدار بەخواتان ئەسپێری خواتان لەگەڵ